بەخێر بێن بۆ مەراسیمی یەکەم ساڵوەگەڕی شەهیدکردنی ڕۆڵە جوانە مەرگەکەمان شەهید حەسەن سەربەرزی. ئامادەبوونتان لەم یادەدا جارێکی تر دووپاتکردنەوەی وەفاداریە بۆ خوێنی شەهید حەسەن و پشتیوانیەکی گەورەیە بۆ کەسوکاری و تەواوی بنەماڵەکەمان. داڵدەدانی تاوانباران ئاماژەیەکی مەترسیدارە بۆ دەرخستنی ئەو ڕاستی کە لەم هەرێمەدا یاسا وەک تۆڕی جاڵجاڵۆکەوایە تەنها لاوازەکان پێوە دەبن. هاوکات سوکایەتیکردنە بە سیستەمی دادوەری هەرێمی کوردستان و تەنانەت ئەو وتەیەی خۆیان کە دەڵێت کەس لەسەر و یاساوە نییە. ئێستاش مەخابن تاوانبار کە ناسنامەی ڕوون و ئاشکرایە لەلایەن دەسەڵاتی زۆنی زەردەوە داڵدەدراوە و ڕادەستی دادگا نەکراوە. ئامادەبوانی هێژە هەتا ئێستانەک تاوانبار نەدراوەتە دەست دادگا بەڵکو شەهیدانە و خودی منداڵانی شەهید حەسەن سەربەرز لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە بارمتە گیراوە. دەیانەوێت وەک کارتێکی فشار بۆ دەستبەرداربوون لە خوێنی شەهید حەسەن بەکاری بهێنن. لێرەوە بە هەمووانی ڕادەگەێنین بە پاڵپشتی خوای گەورە و هیممەتی خێرخواز و پیاوە مەردەکانی دەڤەرەکەمان و هەموو خەڵکی کوردستان هەرگیز چۆک بۆ ئەو فشارانە دانادەین. لە ساڵیادی شەهیدکردنی حەسەن سەربەرزیدا ئێمە وەک بنەماڵی شەهیدی ڕووناچی سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانە دەکەین لە ناوخۆ و دەرەوەی وڵات هاوخەمی ئەو کەیسە بوون و هەوڵیاندا بۆ دادگاییکردنی تاوانبار. دڵنیایی هەموو لایەک دەکەینەوە هەرگیز دەستبەرداری خوێنی شەهید حەسەن نابین. لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە کە ئێمە وەکو بنەماڵی شەهید حەسەن و بەراوێژ لەگەڵ ئەنجومەنی باڵای باڵەکایەتی هیچ متمانەیەکمان بە حکومەت نەماوە و چاوەڕوانی بڕیار و هەنگاوەکانی حکومەت ناکەین بۆ یەکلایکردنەوەی ئەو کەیسە بۆ ئەوەی لە دادگا بکوژ بە سزای خۆی بگەیەندرێت. بۆیە بڕیاری بنەماڵە و ئەنجومەنی باڵای باڵەکایەتی ئەوەیە کە لێرەوە دادگا لەو کەیسەدا کۆتایی پێهاتووە و ئێمە دەستواڵین بۆ ئەوەی هەر ڕێگایە بگرینەبەر کە بە پەسەندی دەزانین. بنەماڵەی شەهید ڕووناچی شەهید حەسەن سەربەرزی 14/7/2026.